ڕێز و خۆشەویستی ئاوڕێیان ئەو کاتتان باش ساندە قسە و باز دەکەین بەسە مژدە خۆشەکەی مەسرور بارزانی چەند ئابروو بەرانەیە مرۆڤ شەرم دەکا شەرم بڕوا بکە کە دەبینێتن گوێبیز دەبێ دەبینێتن چۆن ینی ئەو میلەتە چۆن زەلیل دەکەن ئەوڕێن سەندە قسە و باز دەکەین بەخێربێن هاوڕێیان سەرچاوی ئێمە هاوڕێیان هاوڕێیان ینی بەڕاستی ئەم ڕۆژتن درستیشم باش نیە بەس بەڕاستی مەسرور دەکە مەحزەلەیە ینی مەحزەلەیە ئینسا خۆی پێڕاناژێ تو ئێمە خەڵکی کۆمەلگای کوردستان پێ چییە ینی بە جددیمە بە چمان تێدەگەی گاڵتە بە هەستی خەڵک دەکەن ئێستا هاوڕێیان یەک نیو سانیە 10 سانیەی کە بە ئەوەتەوە خێربێن هاوڕێیان هەندە قسە باز بکەین کاکە چیان یعنی میلەتی کوردی هەندێک نییە ئەبەو دەرەجە بیکێ گاڵتە جار یعنی بە جددی مەسرور بارزانی ئەوەی ئەتوو دەیکەی بە خۆت و کابینەکەت بە خۆت و هەموو حزبەکان لەبێ دەنجیان گاڵتەکردنە بە هەستی یەک بە یەکمان وەرە هاوڕێیان 7 مانگە 6 مانگ مەعاشی نەدایە ئێستاوا بۆی مانجی چار دوێنێ مژدە هاتیە سەفقەیەکی کرد بەس لە بۆ ڕکلام نەخۆی لۆ ڕکلام چیتە ئەوەیەکی ڕکلامی کرد هەموو حزبەکانی بێدەنگ کرد زۆر هەرزەکارانە بوو بەڕاستی زۆر هەرزەکارانەیە هاتیە ڕکلامەکی کرد سبەی خەبەری خۆ شتەشی دەکەین ینی کە ئەنەما هەموو حزبەکان دەرێن ئەمەینە ئەو ڕۆڕاگەندرە چێ ئۆڵە مژدەی مانجی دووە مانجی دووش چ یعنی ئەوە بۆ مانجی چار 7 مانگە نەدایە مژدەکەت ئینجازەکەی کابینەی مەسرور بارزانی وەرە لەوەی خربتەوە معاشی مانجی دوو کە 170 بەغدا دایتی حکوومەتێک 7 مانگان یەک معاشیدایە هەموو ئەوەی بوویتە گاڵتەک بێکردن بە هەستی هەر هەموو خەڵک سەرۆکی حکوومەت بە برژایی بە کوڵاوی بە خاوی دێ ڕکلام دەکە بەخۆ بە حزبەکەی چییە وەڵا معاش دەدە دوای 7 مانجی دوو معاش یەکچیدایە یەکەشکە دەکات 270 بەغدا لۆی دەداتن گەورەترین ڕکلامیشیان لۆ کردێ 3 سەعات میدیای سێبەر و مێبەر و کورە هەموو شتێکی مەسرور بارزانی مژدە خۆشەکە مژدە چێ خەڵک 7 مانگە ئیشی کردیە 210 ڕۆژ دەکاتن تۆ پارەی دەستحەقی 25 ڕۆژی بدەیە 30 ڕۆژی بدەیە کاچ خۆمەوە قاشمەری پێکردنە تەریق ببنەوە ینی بەجددین ئەمە ڕەوشی تەندروستیم نەبارێ بەس خۆم پێڕاناگیرێ ئەو میلەتەی هەندێنیە و هەر ڕەزیلیکەی لە دەستکەوتی نیشتیمانی لەو هەموو قسە گەورەانە هاتە سەر معاشە کە 7 مانگە نەدایتێ گاڵتە بەو میلەتەی دەکەن شەرم لە خۆتان بکەن هەموو حزبەکان قوبات یعنی نازانم وەڵڵی چی پێ بڵێن هەموو جارێ ئینسانێکی دوور و درۆزن پاڤل یعنی نەوعەکە قوبات نەوعەکە کاکە هیچێتی خۆتان یەکلاکەنەوە یعنی ئەو ڤیدیۆیە ئاڵا تاڵەبانیمان دیت ئابرووی بردی بە قوربان ئەو دوو ڕوویە چییە لەولا دژی تەڵتینی لەولا لەگە دەرێ خەڵک فریو دەدەن بەس شەرم بکەن میدیای پارتی مدیای مەسرور بارزانی دێ دوای 7 مانجی یەک مەعاشیدایە 170 بەغدا نادیتی 19 ڕۆژە معاشی داگیر کردیە مژدە چ معاشیدایە کوتخوا شەرم نییە میلەتێک بگاتە ئەو دەرەجەی ئەوە زەلیلی بکەن معاش دوای 210 ڕۆژ یەک معاشی بدەی ئەوەی دووەم دەکانی 6 ڕۆژ کاچ مەسروری بارزانی بە خۆت لە ئەوروپای وەڵڵا لەو ئەوروپای دەستحەق 1 ڕۆژ و 1 سەعات لێ بخورێ دنیا خرا دەبی کاکە بە ئاشکرا پارەی دەخۆن دزن ئەنگۆ یعنی ئەوە دزی نەبی ئەوە چی ناوی چ لێ دەنەی چێ
دەی گاڵتە بە هەستی هەر هەمومان دەکەی خەڵک دەکەی ئەو دۆزەخەتان لەو ڕەمەزانەی لە بۆ خەڵک دروست کرد لە بڕیەوەی بێن داوای لێبوردنکەن دوو پیاوتان تێدا هەبی دوو مرۆڤ دەست بچێشتەوە بڵێ ئەمە زۆر ئەزیەتی ئەو میلەتەی دەدەین فاشل بووین نەجاعەتمان نەینا مژدە چ مەعاشی دەستحەق عێراقیش لە بۆت بدا عێراقی ئیفلاس یعنی بەڕاستی ئابروبەرانەیە ئینسان ئەزە چێ ئەو گۆڕانە ئاواتە ملپانە ئاوا دەزانم ئاگام لێیە خەبەریان دامێ هاوڕێیان دەزان و ئاوات ئەوەندە مل شۆڕە لە بەرامبەر مەسرور یەکێک لەو خەڵخە تەبعەن بە خۆیان تیاندا هەموو زیرەکانی گۆڕان زۆر زەلیلن یەکێتی دوو ڕوون گۆڕان زەلیلە لەناو ئەو حکومەتەی یعنی بەڕاستی هاوڕێیان بیرتان یانەی سیروان کە ئاوات شێخ جەناب بوو چ فەزا دەستدرێژی سکسی کرا بە سەدەیان کەس دۆسیەک بوو تەقیەوە لە پڕێک نەما لۆ لەبەر ئەوەی مەسرور بارزانی ئەمری کرد حەدا دەکەم ئاوا دەگەر ڕاز دەبی ئەمری کرد گوتی ئەو دۆسی لۆ قەپات کرد ملی شۆر بووە ئێستاکە هات هەرچی خراپە بوو هەرچی لەسەر هەژماری من بوو هەرچی قسەی ئەوە بوو کردیە واجهە فڕیدا ناو خەڵک یەک کادیری پارتی بەقەت ئاوات زەربەی لە خۆی و لە حزبەکەی و لە تاریخ نەدا ئەوەندە قێزەوەم بووە ئینسان کە دەیبینێ هێڵنجی پێدەبێ عینەن ڕێباس حەملان و مەسعود و حەمەی حاجی و کورە عەبدوڵای چێخوا مبارەک و لەو تیپەیە کورە بابە شەرم لە خۆت هەم بکەن قیچەک عزت نەفستان هەبی دەوڵەتداری بەو زەلیلیە ناکرێ بەو چاواشەکاریە ناکرێ هاوڕێیان یەک خاڵی کەش جگەلەوەی ئاوات چاواشەی خەڵک دەکا من دەمەوێت پێتا بنێم ئەو پلە بەرزکردنەوەش کەمینەکە قومبەلەکە لەو خەڵکدان درایتەوە جگەلەوەی لە 2014 حکوومەتی هەرێم کاکە ئەو قفلدایە مەسەلەی پلە بەرزکردنەوە ئێستا بلوچکەشیان بڵاو کردەوە پلە بەرز دەکرێتەوە فێڵێتان لێ دەکەن لە 2016 تا حساب ناکەن لەو یەک دوو مانگەی حساب دەکەن بە بەغداش دایانەوێ بدەن کە بەغدا نەدا 100 ملیاری فەرقا دیسان دەیکەنەوە مشکیلە وەکو هەژماری من ئەو قومبەلەشیان لەبەر دەستیدا هەیە ئەو جارێ مەسەلەی پلەخانە نشینکردنەوە ئەو حکوومەتە ئەو کابینەیە کار بەڕێکەرە ئەو مەجموعە مرتەزەقە چەتەیە بڕوا بکەن چەتەن بە ڕۆژی ڕووناک یعنی هیچ داجی کەرێک نەهاتیە ئەو لەسەر موچە برسیکردنوا لە خەڵک بکە تویژدانتان تورکیا ئێران سووریا عێراق لە تاریخی سەدان ساڵی قەت هاتی ئەوە بە موچەی ئیش بکەی معاشت نەداتە تاچی کورد ئەوەی ئەوانە دەیکەن کەس کردیتی ناکردیە کاکە وەڵڵە نیان کردیە ئەمە وەختی خۆی لە نۆتویەک هەمووانەی لە بیریانە کاکە بەعس ئەوەی کرد ئابلوقەی ئابووری و سێ ئابلوقەمان لەسەرە و ئابلوقەمان لەسەر لەم دەرێن مەعاشیش درا وەزەم هێمن هەورامی گوتی بەعس مەعاشی دەداینێ کاچی خۆم ئەتوو میلەتەکەی خۆتە دوای 33 ساڵ نەتوانی بە 7 مانگ دوو مەعاشی بدەیت خوا شەرمەزاری نییە بی ئەو زەبرچێ مژدا کورە شەرم بتانگرێ هەر هەمووتان ئەو زە مەسرور بارزانی بە کڵاوی بە برژاوی بە خاوی تێدەگەی هەرچی میدیایە کە ئەنەما ئینجازی تەمیم نەفتە کاکە ئەمە هەمومان لە بیرمانە بەعس کۆمەڵێک ئینجازاتی بازە کرد بەڕاستیەوە بوو ئیسلاحی زراعی کرد تەمیمی نەفتی کرد مەسەلەن تەربیە و تەعلیمی هەمووی کردە خۆڕایی ئەوە دەیان شتی کرد کاکە ئەوە ئینجازە مەعاش دەدا وەڵێ بە من دەرێتن دەستکەوت فێڵ لەو میلەتەوە بکەن هاوڕێیان پلە بەرزکردنەوە کەمینشکەیە قومبەلەشکەیە مانگەشکە لەگە بەغدایە بکەن هەرا چییە لە 2016 بە خۆیان نیاندایە ئەوەی نادەن ئەو پارەی نادەن سوودایە سەربازیەکان مەسرور ئیبرازی کرد بەڵام ناداتە مەدەنی لۆ ئەو فەرق و جیاوازیە لەسەر چ ئەساسە یعنی بەجددی دوو ئێستا سبەیەوە بدەرێ بەغدا نادا خراپەکەی دەوێ بکاتە تووشی بەغدا بیکاتە شەڕێک وەکو ئێستای سەربازیەکە بەڕاستی هەمان فرتوڤێرە کاچ خۆ من گوڵ ڕاتان گرتیە ئەتۆ حکوومەتی ئێکاکەگە پێت ناکرێمەیک فەشەلتان یعنی مەڵەیە وەڵایەوەی بەر لە کابینێ من بوو بەر لە کابینێت و هەم پارتی بوو یەکێتی پێکەوە بوونا یعنی هەر ئەو حزبەیە خۆ لە وڵاتانەوە نییە بڵێ وەڵایی ئەمن ئەو شەخسە نەبوو نە حزبەکەی تووە کردیتی فەشەلی هینایتەوە ئێستاکە نە تەریق دەبنەوە نە داوای لێبوردنەک دەکەن قەرداریش دەکەنەوە ئێمە ماناگە قسەک دەکەین بە چاوی خائین خۆفرۆشیش مامەڵەمان لەگە دەکەن
بەچاوی خائین و خۆفرۆشش لەگەرمان مامەڵە خۆفرۆشە عادی ئێرانە کورە با کاکە چی من ئەوە دەوڵەتداری نییە ئەو نەوعە دەوڵەتداریە بە منداڵێکی ئاوتیزمیش بەڕێوە دەچێ منداڵێکی ئاوتیزمش کە هیچ لەو دنیای نەبیتن ئەوە گۆترا یا دەڕوای کە حەقی نییە لەسەر چ دەبی چ نابی لەمپەر لە پێشیان نییە بەداخەوە بۆیە هاوڕێیان ئەو پلە بەرزکردنەوەی ئاواتی شێخ جەناب کەمینەشکەیە کە مەسرور بزانن بەخۆی ئاواتی فرێدا لەسەر هەژماری من کردیە گاڵتەجار کە هەژماری من هاوڕێیان دوێنێ میدیای پارتی سێبەر یەک لەوانە ئومێد خۆشنا و دوو لاپەڕی بڵاو کردبەوە ئیتفاقرا بێ هەژمان تحەدا دەکەم پارتی بتوانی هەژماری من کرد کورە کاکە جان فێر بن هەژماری من ئاوت کرایە مستەحیلە قبول بکرێ تا دادگای فدرالی مراجعە نەکات قراری دادگای فدرالیە دادگای فدرالیش دادگای فدرالی مەحاڵە قبول بکات قەشمەری بەخۆی بکە بێتم برێ من غەرەت بووم تەنازل لەو پارتی بکە شتیوالە نییە هاوڕێیان هەژماری من وەدا سلێمان ئەو هەڵشۆی بڕوا بکە ئەوە فردوفێرە ئاوا فردوفێرە دوورکەونەوەی ئەزانم ئەو ڕێژەتی زەختی زۆر کردیە لە هەمووتان پڕ مەکەنەوە قومبەلەیە و پێیان ناگرێ فەرزکەن وە لە هەموو شوێنێک دەبی بانقی حکومی کە ڕەنگی ئەوە زۆر کەس قسەی کرد بێ من نایمە سەر ئەو نوقتەیە بەڵام ئەوە دەرکەوت هەژماری من هیچ ڕەبتی بەو قەزیە نییە بەغداد بڕیاری دادگایە مەحاڵەوە و قەشمەریانە دەمەکە بە هەرێم دەکرێت سەرۆک وەزیر قسەک دەکات وەزیرەی مالیەت دەرێ نە من قبوڵم نییە گاڵتە بەو میلەتەش دەکەن عێراقیش بە هەرێم دەکا هەژماری من قبول نەکرا دوێنێ دیتان میدیای پارتی چی کرد درۆ دەرچوو کاچ خۆم پەلە مەکەن ئەو میدیای پارتی هەر چاواشەی خەڵک دەکات هەموو خراپەکەی بە ئاوات کرد لۆ ڕاگەیاندنەکەی مەسرور هاتیە بەخۆی قسە دەکاتن لە دیاتی وەزیری مالیەت خواوە ئیشی وەزیری مالیە یان وەزیری یان سەرۆک وەزیران دێت سە تەلەڤیزیۆنی دەڵێ وەڵا مژدا خەبەرێکی خۆش کوڕوتمان داخۆچی کردیە معاشش هەر 6 مانجی دەدا ئەو نەوتەش دەڕوا هاوڕێ من یەک سەریعتان پێ بڵێم لە دنیا سا ئەزمەی لە ئۆپێک ئەزمەی نەفتە ڕەنگی لۆ هەندێک قبوڵی عێراق دەکەن ئەمریکا لە عێراق دەکڕی لە هەرێم ناکڕی هەرێم ئاوت کرا جارێک کە بتوانین ئەوت بفرۆشی ئەمریکا لە عێراق دەکڕێ عێراق پارەکەی دەداتە موچەی هەرێم ئاو بێنە و دەست بشۆ هیچ ڕەبتی ئەنی ئەو اقتصادە نەما و هەژماری من تا ئێستا کەس بڕوا ناکە دادگای فیدرالی بێ تەراجع لەو قرارەی خۆی بکاتن بڵێ فەرموو ئەمە غەڵەت بوون داوای لێ بدن کاکە ئەوە یعنی شکستی عێراق یعنی شکستی ئێران مەحاڵە قبول بکە بەرحاڵ هاوڕێیان هەر ئەوەندە بوو یعنی ئینسان بەڕاستی شۆکدای دەگری ئەتوو کورکاکە مە لە سەردەمەک دەژینەوە ئەوروپایین سەرۆک وەزیران وەزیرێک بەرپرسێک یەک غەڵەتی بچووک دەکا دەست دەچێشتەوە ئەی هاوار حەوت مانگە معاشی نەدایە هەتێک بەو میلەتێ ڕاوەبێری وەڵات چیە دەستکەوتم هەبووە ئینجازەکی گەلە گەورەی کردیە معاشی مانجی دوی 20 ڕۆژ داجی کردی ئێستا دەداتەوە یعنی گاڵتەکردن بەو میلەتەی قسەی کۆتاییشمان هاوڕێیان هەر هەندێک شتان پێ بڵێم بەپێی زانیاریەکانی من ئەوە انتخابە تا ئێستا پارتی تەقدیمی ئەوەی نەکردیە قسەی ئەوە تا ئێستا تەقدیمی نەکردیە سبەی ئاخر مۆعید سەعات 12 قفل دەبی بەشدار نابی تا ئێستا نەیکردیە دەیکا نایکە نازان بەو پێی زانیاریەکان پێی داگرتیە لەسەر یەکێک لەوانە و سەرۆکی کۆمیسیۆن ئافرەتە کات کۆیی ئەوە بزاننا ئەو هاژە هاژە عەلیە دەبی ئەو بڕوە ئافرەتەکە لەبەرەوەی سەر بەخۆیە لەبەرەوەی ڕێی لێ دەگری لە ئەوەکان دەڵێ دەبی بڕوە چییە؟ ینی بەڕاستی لۆ بڕوە ینی بەبێ ڕوونکردنەوە بازنەی نەبی نازام ئەو شتانە ئەوڕۆ لە دادگای عێراق هەر چاری لێ ئێلغا کراوە چار شکایەتی کرابوو هەر چاریان لێ ئێلغا کردەوە پارتی بەس لە هەنجەر لەبەرە دەزانی ساختەکاری ئەمە زۆر زاری کە باسمان کرد نامانێت بێنەوە سەر ئەوەی بەڵام تا ئەو ڕۆژ ئەوەی ئەم بزانم تەقدیمی نەکردیە سبەی ئاخر مۆعیدێ ڕۆژێک لاکەرەوێت و پارتی دیموکراتی کوردستان بەشدار دەبی یان نە بەشدار نابیت بە خۆی ئەمە بۆ خۆم حەز دەکەم بەشداری نەکە بابتە ئاوت چ دەکە ینی چ دەکە تەمەڕود لە هەموو دنیا دەکاتن بابیکە یعنی دەبتە هێزە چی میلیشیاگەری وەکو هێزەکانی سۆمالیا و ئەوانە بۆیە ئەوەی بزانم هەواڵە وەکە لە هەڵەبجەی لە گۆڕان خۆی هەڵبژاردیە و لە سلێمانی وەزم برای قادری برای ببورم
قادری حەمەجان لەگەر ئەوەی لاهور دەبی کاک شادومان لە هەولێر دەبی من ئەو هەندێک لە وردەکاریانەم زانیە پێشڕەوە قادر حەمەجان دەبتە ئەوەی سلێمانیان ئی لاهوری و ئەوەش کاک شادومان لە هەولێر ئیتر شتە شتکەی وام نییە هاوڕێیان داوای لێ بردن دەکەم هەرویستم بەڕاستی زۆر پێتێک چوم کە دیتم مەسرور بارزان کاتە بە خەڵک دەکە کاچ خۆم ئێمە لە سەردەمەکی دیجیتال دەژین کە دنیام و گوندەکی گەورەیە ئەو قەشمەری پێکردنە چیە شەرم بکەن شەرم هەر هەندێک شتێ نەداوای لێ بردن دەکەن یعنی وەی لێ هاتیە ئەوەندە ئەو میلەتەیان ڕەزیل کردیە پێ ڕادەبێت ئەوەی مەسروری پێ ڕابواردنە وەڵای من تەریق دەبمەوە کوفەردەک کە لەو ئەوروپا مۆدێرنا کە دەبینم هەموو مانگ یعنی خەڵک یەک سەعاتی لێ دەبڕێ و بڕوا بکەن 10 دقەی لێ دەبڕێ دنیای خرا دەکە کورەی هاوار 7 مانج نەداهاتێت بە ئینجازی مژجێنی ئەوە دەدا یان ئەو پلە بەرزکردنەوە دانێت تووشی عێراق بکەن کاتە چ خۆش